ئێرە ڕێگەی نێوان ئەواڵ بۆ عەزیز ئاوایە لە سنووری ناحیەی بەکرەجۆی سەر بە پارێزگای سلێمانی. قەراغی شەقامەکە بە درێژایی ئەو ڕێگایە پڕ لە خۆڵ و خاشاکە. تیمەکانی سەرۆکاتی شارەوانی بەکرەجۆش ڕۆژانە هەڵمەتی پاکردنەوەی شەقام و ناوچە زبڵدانەکە دەکەن، بەڵام وەک خۆیان باسی لێوە دەکەن دوای پاکردنەوەی خۆڵ و خاشاکی نزیک لە شەقامەکە بۆ ڕۆژی دواتر ئەو شوێنە پڕ دەکەنەوە لە خۆڵ و خاشاک. ئێمە هەفتانە 2000 لێرە پاکردنەوە ئەنجامین. بەڕاستی بەداخەوە بۆ هاوڵاتیان کەمتەرخە من لە ڕێی لە ئاستی ژینگە ئەم خۆڵ و خاشاکە ئێنن ڕۆژانە لێرە فڕێن. ئیتر ئێمەش هەموو تیمەکانی بەڕێوەبەرایەتی ئامێرەکانی شارەوانی بەکرەجۆ هەفتەی دووچارین لێرە پاکردنەوە ئەنجامین. دوای 2 ڕۆژ ڕێک وەکو خۆی لێ ئەکرێتەوە. ئامێر دانراوە کەپسی خۆڵ بۆ هەموو دێهەکان دانراوە، بۆ هەموو شوێن و باخەکانی ئەم سنوورە دانراوە. هەموو ڕۆژێک ساری خۆڵەچێتە بەردەمی ماڵەکانیان، بەردەمی باخەکانیان. ئەو شوێنانەشی کە شارەوانی خۆی نێکە دراوەتە دەست کۆمپانیا. بەڵام ئێمە هەموو ڕۆژێک بەردەوام ساری خۆڵەکانمان نەچێتە بەر دەرگاکە، لەوێ داینە کارمەندەکانمان خۆیان کوێ ئەەکەنەوە. کورسات نیوز بە دۆداچوونی بۆ ئەو کێشەیە کرد. سەرۆکی شارەوانی ناحیەی بەکرەجۆمان دواند، بەم جۆرە باسی لەو گرفتە کرد. بەداخەوە خەڵکەکە پابندی ڕێنمایی نییە، خەڵکەکە با بڵێن لە شوێنێک خۆڵ ئەو شوێنی ئێمە دیاریەکەین و حاویەمان تیاداناوە لەوێ خۆڵ و خاشاکەکە فرەنایە، هەرێکی لە شوێنێک فرەیە تا ڕادەیەک با بڵێن هەندێک لەو هاوڵاتیانە پابند نین بۆ شوێنەوە، یان جاری وا هەیە لە شوێنی تردایەنێن خۆیان کویەکەنەوە ئاگری تێبەر ئێن کە بۆن و یینێکی ناخۆشیە دووگەڵێکی پیسەکات ژینگە پیسەکات. ڕاستی لێرەوە من داوا لە هاوڵاتیانەکەم چەند ئێمە هەوڵی پاکراگرتنی ژینگە بین ئەبێ ئەوانی شاوکارمان بن. ئێمە بە دڵنیاییەوە درێخی ناکەین و بەردەوامە بین لە پاکراگرتنی ئەو شەقامە و هەموو شەقامەکانی تر، بەڵام پێویستە هاوڵاتیش هاوکاری ئێمە بێت. هەرچەندە حاوێی خۆڵ لە بەشێک لە ڕێگاکان دانراوە، بەڵام دیمەنی فرێدانی خۆڵ و خاشاک لە زۆرێک لەو ڕێگایانەی دەوروبەری شاری سلێمانی بەدی دەکرێت کە شوێنی گەشتیاری یان باغی تایبەتی هاوڵاتیانی لێیە، بەوەش ئەرکێکی زیاتر بۆ تیمەکانی شارەوانی دروست بووە بۆ پاکردنەوە. ئاکۆ ئەمین، کورسات نیوز، سلێمانی.